خاڵێکەیە زۆر گرنگە پێویستە ڕوونیکەینەوە. بەداخەوە ئەڵێن ئەبوو جەهل و ئەبوو تاالب لە زۆربەی خەڵکی ئەمڕۆ زیاتر و باشتر لە مانای لا ئیلاهە ئیلەڵڵا تێکەیشتە بوون، بۆیە ملیان بۆ نەئەدا. ئەوان باشتر تێگەیشت بوون لە لا ئیلاهە، ئەیانزانی لا ئیلاهە ئیلەڵڵا یعنی چی، بۆیە کە ملیان بۆ نەئەدا، ئامادە نەبوو کابرا. خۆی زانی کە خوا هەیە ئەبوو جەهل. ئەبوو تاالب شیعری هەیە، چەندین شیعریە ناوی ئەڵڵا بە. ئەبوو جەهل ئەو ئەبوو جەهلەی کە پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ فرعون هذه الأمة، فرعونی ئومەتەکەی من ئەبوو جەهلە، خۆی زانی کە خوا هەیە، ئەیزانی ئەڵڵا هەیە. لە شەڕی بەدرە ئەوا جێشی مسلمان و جێشی کافر بەرامبەرێک وەستاوە، ئان و ساتە پەلاماری یەکدەن. حەدیثەکان بۆمانە گێڕنەوە لەن پێغەمبەر صلی الله علیه وسلم لە عەریشەکەی خۆیە کەپرێکیان بۆ کردبوو، ئەڵێن پێغەمبەر صلی الله علیه وسلم لێ دەستی بەرز کردەوە بۆ ئاسمانە پاڕایەوە، ئەی خوای گەورە، خوایە وعدەکە و بەریتە سرم لەگەڵما، خوای گەورە وعدە پێدام سرم خی بەسرم کافرانەیە، خوایە ئەمڕۆ ڕۆژێکە خەجاڵەتمان نەکەی، خوایە پشت و پەنامان هەر تۆی، خوای گەورە ئەم خەڵکە لە ناو بەری هەرم 300 مسلمانە لە دنیای ئەمە لە ناوچن، کەس نییە بڵێ لا ئیلاهە ئیلەڵڵا، کەس نییە تر بپەرستێ، خوایە سەرمان خەیت. ئەمە معقولە پێغەمبەرێکە و لە خوای خۆی پاڕێتەوە کە خوا سەری خا بەدەست ئەم کافرانەیە. بەڵام سەیر و عەجیبەکە لەوەیە، سیرە و ڕیوایەتەکانی سیرە بۆمانە گێڕنەوە ئەڵێن وەستەفتەح فی ذەلِکە اليوم ئەبوو جەهل. ئەبوو جەهلیش کە قائیدی جێشی کافرەکان بوو، لەو ڕۆژەیە ئەویش هاو دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان و دەستی کرد بە دوعاکردن لە پێشی جێشەکەیە، دەستی بەرز کردەوە بۆ ئەڵڵا، هاواری ئەڵڵا کاڵێ چی؟ اللهم احنهم الغداة اليوم، اللهم لا تفضحنا اليوم، اللهم أينا أقطع للرحم فصله الغداة اليوم. اللهم أبو جهل أي الله، أي الله من، أي خواي من حيا ما النبي أمره، أي الله كي في لي رحمي قرتانوا، كي خزمايتي نزاني وبشرانيتي، كي كرباوكي يا وبيك عاوتوشي أمزمي كردون خواي أمره بشي بشكيني ببيغمبر يهود دعينا بيغمبر كرد ئەوتا هەمومان کوڕباوکی کردو بە شەڕ بە گژیەکە و برا و برای کردو بە دوژمنیەک و ئەم دینەی هێناوە ئەمە تووشی ئەم بەزمە کردو دوعای لە پێغەمبەرە کرد لە کێش لای ئەڵڵا. خۆی زانی کە ئەڵڵا هەیە ئەبوو جەهل. ئەبوو جەهل بۆ کافر نەبوو کە بڵێ باوەڕم بە ئەڵڵا نییە، ئەوەی زانی کە ئەڵڵا هەیە. ئەبوو تاالبی مامی پێغەمبەری صلی الله علیه و سلم کە لە سەرمەرگا گیان ئەڵڵای بوو، پێغەمبەری و بڵێ لا ئیلاهە ئیلەڵڵا مامە گیان یەک کەلیمە بێ لای خۆم توام شەفاعەتێکی بۆ بکەم. ئەبوو جەهل ئەوان هەریان و نەکەی نەڵێ لا ئیلاهە ئیلەڵڵا، دینی باو باپیرانە نەدۆڕێنی، چکوانە یازانی لا إله إلا الله يعني ومن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. أدي بيجوي إيماني بالله بكفر كرد بهمو خواكانيكا كتولي لا إله إلا الله يعني يكفر بالطاغوت، هيج خوايا قنيا طاغوت يش بكثة قوتي لغيري خوا ببرثي بشرة إنسان بتا دار برد عرض عثمان أستيريا خورا مانغا حتشيك به غيري خوا حشتي برثرا بيوتي طاغوت. هەج بەرنامە و ڕێسایەک غەیری بەرنامە و ڕێسای خوای بێ پێوتێ بەرنامەی تاغوت. ئەبوو تاالب ئەیزانی کە مەسەلەکە ئەبێ کفر بە بتەکانیان بکە، کفر بە دینی باو باپیران کە ئینجا لا ئیلاهە ئیلەڵڵای پێ قبوڵەکرێ. ئەمە ئەبوو جەهلەی کە هاواری ئەڵڵایە کردو ئەیزانی ئەڵڵا هەیە، مشکیلەکەی لەوەیە نەبوو کە نەزانێ خوا هەیە، مشکیلەکەی لەوەیە بوو کە ئەبوو جەهل پێی وابوو 360 بتەکەی ناو کەعبە شەریکی خوایە. ئالێرەوە ئەبوو جەهل ببوو بە فیرعەون، ئالێرەوە ئەبوو جەهل کافر ببوو کە پێی وابوو 360 بتەکەی ناو کەعبەش لەگەڵ خوا شەریکن. یەکیان خوای باران بارین بوو، یەکیان خوای شەڕکردن بوو، یەکیان خوای تیجارەت بوو، یەکیان خوای ژن و ژنخوازی و دڵاری بوو، یەکیان خوای نازانم چی بوو. هەچ کەسێک کە مشکلەیەکی بوو هاتوو بۆ لای خوای کە اختصاصی ئەوە بوو، قوربانی بۆ کرد و حەیوانی بۆ سەربڕی بۆ ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى. ئێمە بۆ ئێمە پەرسی خۆیان ناپەرسین، ڕۆحەکەی نایانە پەرسین. ئەمانە ڕۆحیانەتی پیاو چاکن، هەمووی پیاوی کاتی خۆی ئەولیا و خواناز بوون. جا پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمانە گەڕێتەوە لە بتپەرسێتی لەوە هاتووە، هەمووی لە پێشا پیاوی چاک بووە، خواناز بووە، خەڵک خۆشەویستن و ڕێزیان لێگرتوون.
کاتێکە وەفاتیان کردو خەڵک ئەمە ڕێزی لێگرتون و بە پیرۆزیان زانی و دایم چوونەتە سەر قەبرەکانیان. ئەمە یادی سێ ڕۆژێتی، ئەمە یادی چلەیەتی، ئەمە ساڵ ڕۆژێتی، ئەمە نازام چی. اینجا وتوانە کاکە هەموو ڕۆژ لە دەوری کۆبوون هەموو ساڵێک ئاهەنیان کردووە، ئەو بۆ هەیکەلێکی بۆ دروست نەکەین، بۆ ڕسمێکی بۆ دانانی باشکە شێوەکەیمان لەبەر چاون نەبێ، هەیکەلێک لە شێوەی خۆیان دروستکەین بۆی زیاتر بیرمان کردەوە. دوایە خەڵکەوە هاتون دەستیان بەم هەیکەلە و بەم ڕسمایانەوە بە قوربان و بە ساقی و دوای وتوانە بەخوا ئەمە زۆر مبارەکە، بە حەج نیازێ بچی دەستی پیابێنی نیازەکە و قبوڵە بێ. دەفێنە ناوە بەکێلی قەبرەکە بە هەیکەلەکە دوای ئەم بتە گەورە بۆ پیرۆز بۆ تاکە دوایە بەخوا پەرستویانە قەبری کابرا هەر لەبیر چۆتەوە بتەکە هەرماوەتەوە خەڵکەکە خەری ئەمە ڕۆحیانەتی فڵانی تایە، شەریکی خوایە، بەبێ خوا بەبێ پرسی ئەم پیاوە بەبێ پرسی ئەم ڕۆحیانەتە هیچ ناکە نەعوذ بالله. بەم عەقڵیەتە کفر هاتووە بتپەرستێتی هاتووە. جا فمن يكفر بالطاغوت دەبێت کفر بەم تاغوتانە بکەی اینجا ويؤمن بالله ئیمان بەخوا بێنی اینجا فقد استمسك بالعروة الوثقى اینجا لا إله إلا الله کە بە تاواتی گرتووە. ئەبوو جەهل پێی وا بۆمانە شەریکی خوان بۆیە کە باوەڕبوون بە ئەڵڵاکە ئیسفادی پولێکی نەبوو. ئەبوو تالیب دەیان شیعریەیە ناوی ئەڵڵای تایە ئەیزانی ئەڵڵا هەیە. حتا کوڕەکەی عەبدولموطەلیب کوڕی خۆی باوکی پێغەمبەری ناو نابوو چی؟ باوکی پێغەمبەری خۆمان ناوی چییە؟ عەبدوڵڵا. ئەڵڵایان ناسیوە، بەڵام پیان وا بۆ وانەش هەموو شەریکی خوان. ئەمە ناخوا.